دیارە ئەمڕۆ سەرۆک هۆزەکانی شاری کەرکووک سەردانی مەڵبەندی کەرکووکیان کرد، سەردانی مەڵبەندی دوی ڕێکخستنی کەرکووکیان کرد و خۆشببختانە ئەوەی کە من ئەمڕۆ بینیم تەنها سەرۆک هۆزە کوردەکان نەبوون بەڵکو نەتەوە جیاوازەکانیشی تیا بوو. ئەمە ئاماژەیەکی ڕاستەقینەیە بۆ ئەوەی کە کەرکووچیەکان کەرکووچی ڕاستەقینەکان ئیمان و بڕوای تەواویان بە پێکەوە ژیان هەیە و کار لەسەرەواکەن کە یەکتر قبول بکەن و کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە. ئێمە ئەمڕۆ وەکو سەرۆکۆزەکانی کوردی کەرکووک هاتوین لەسەر داوا و داوەتنامەی برای بەڕێزمان کاک حەمەسوور سەبارەت بە وەزعی کەرکووک کۆبنەوەیەکمان کرد و کۆبنەوەکە کۆبنەوەیەکی زۆر باش و سەرکەوتوو بوو و دیارە جنابیان زۆریان پێخۆش بوو. کۆبنەوەکە سەبارەت بەوەی چۆنێتی هەمانجی و تەنسیق لە بینی سەرۆکۆزەکانی کەرکووک کوردەکان و مەڕبەندی ڕێخستنی کەرکووک لە کەرکووک بوو ئەوەی ئەو کێشە و گرفتانی کە دێنە پێشەوە سەبارەت بە کەرکووک بەگشتی و کورد بە تایبەتی بۆی هەموو لایەکمان بەیەکەوە بەرنمەیەکی چڕوپەر دابنێن بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانی کە هەیە.